جوانترين مسج قاشت من خلال دو سالات أبي أولا من ذلك كل عندك عدد ما كتابيناش لكتاب خانة دست تخش يعني أسجب يمكن أما دو سالات ما معلومة اسمه جمالا ناكن ما تشتكي اللي أخوي معترض زانەیە لەگەڕێکی هەواڵانم من قوتابیم بەڵام ڕۆژانە 8 ساعات کار دەکەم لە مارکێتێک وڵا زۆر شت وەکو وێنە پێشان و کاری دەستی و ینی هەموو شتێک حەز دەکەیت و بەردەوام بخوێنی حەزەکەی کار بکەیت وڵا حەزم لێ بە بەردەوامی بخوێنم ئەمن ناوم هەردیە خەڵکی دارەتوینە ئەم پێشتر لە کافتریایشم دەکرد بەشداریمان کرد لەو خولێ لەگەم دارەکان و زۆر چتی ئێرە فێر بووین لە مامۆستا خەڵاتوان لە مندارەکان حەز نییە بچمە مەکتەبێ و بەشداریش بکەم لە مەکتەبێ حەز دەکەم فێرە خوێندن و نووسینەوە بوو لای لەبەوە حەز دەکەم فێرە چتی باش دەبین فێرە ئەخلاق دەبین فێرە تربێتێکی باش دەبین ئیستیفادە لە هەموو شتێک دەکەین ماسە ناو پشتیوانە لە پۆلی شەشەوەی بنەڕەتی دەخێنم لەو دەورەی فێری چتی باش بووین فێرە ئاسوکەوت بووین فێری ئەوە بووین تونتیژ لە کەس نەکەین هەنی فێری شتی باش بووین بەڵا حەزم لێرە ئەو دەورێت بەردەوام لەبەرەوەی هەر نەفەرە نەچ بیتە مەکتەبێت لەو دەورەی فێری شتی باش دەبێت. My name is Becca. I'm from the United States. I've been living and working in Erbil for a year and a half. And obviously I've noticed there's a lot of children on the street selling, begging, and it's not something that's easy to see. It's really wonderful to hear that there's an organization like Rwanga, and you're local, right? Which is even better. It's like a locally run, organized organization that sees a need in their society and attacks it, just like goes for it. And I hear you've got so many different projects going on. One of them, taking children from the street and using their creativity and education and to produce something. So not only are they off the street and learning, but they're making something. ناوم پەریخانە کچی عەبدوڕەحمان قازی شەهید عەبدوڕەحمان قازی بەڕاستی منداڵەکانی خۆمان تاڵەنتیان هەیە تشتێکی دەدەیەوان ئیشەکەی پێ دەکەن ممکنە ناڵێم عەقلت ڕائەوەستێنێ بەڵام بەڕاستی فکری دەکەی کە ئەو مناڵانە چ تەفکیرێکیان هەیە چ خەیالێکیان هەیە زۆر باش بۆ ئەو مناڵانە ئینشاڵڵا یا ڕەبی هەر سەرکەوتوو بن و ئەم جێگاش ئینشاڵڵا لەگەڵ جەماعەتەکان کە ئیشیان کردێ لێرە سەرکەوتوو بن.